مسلمانانی خۆشەویست، برایانی ئەزیزم، معلومی جەنابتانە هەر یەکە لە ئێمەی مسلمان بەڵکو هەر یەکە لە ئێمەی مرۆڤ هەڵگری چەندەها ئاوات و خۆزگەی لە ژیاندا. ئەگەر لە گەنجێکی سەڵ بپرسیت کە خاوەن ژن و ماڵ نییە، تەمەنا و خۆزگەی ئەم ئینسانە ئەوەیە ماڵێکی هەبێ و ببێتە خاوەن خێزان. ئەگەر لە کیژۆڵەیەکش بپرسی، لە ئافرەتێکش بپرسیت تەمەنای تۆ چییە؟ ئەویش بە هەمان شێوە تەمەنام ئەوەیە سەرین یەکەم هەبێ ناوی مێرد بێ و بچمە ماڵەوە سوکناییەک و ئیسراحەتیەک با بە ژیانم. ئەگەر لە نەخۆشێکی دەردەدار، نەخۆشێکی سەرجێگا، نەخۆشێک مەحروم لە خەوێکی ئارام، مەحروم لە چێشتنی خواردنێکی خۆش، پرسیار لەویش بکەیت ئەڵێ منش خۆزگەم ئەوەیە، هیوا و ئاواتم ئەوەیە وەکو ئێوەی ئینسانی لەش ساغ و تەندروست بم. ئەگەر لە پیاوێکی فەقیر، نەدار، بێماڵ، بێپارە و بێگیرفان بپرسیت، پیاوێکی فەقیر ماندوو بۆ ژیان، ماندوو بۆ پاری ماڵ و مناڵی بپرسیت تۆ تەمەنای چی ئەەکەیت؟ ئەویش ئەڵێ منش حەزەکەم وەکو خەڵک سەیارەم هەبێ، کۆشکم هەبێ، ڤێلام هەبێ، ژیانێکی ڕەفاهیەت بژیم، ژیانێکی خۆشگوزەرانم هەبێ تا مناڵەکانم محتاجی کەس نەبێت. ئەگەر لە دەوڵەمەندێکیش بپرسی براکانم، وەڵامی ئەویش بۆ تۆ هەر ئەوەیە تەمەنا ئەکات لە دەوڵەمەندیەکەی بەردەوام بێ، بەڵکو باڵا دەستتر بێ لەسەر دەوڵەمەندەکانی ترش، ببێتە یەکە پیاوی سەرمایەداری وڵات. چونکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت لو أن لابن آدم واديا من ذهب لتمنى أن يكون له واديان. بني آدم رولكاني آدم أجر يكشيو لآلتوني هبيت خوزقاي شيوية تريش أخوات، علي خوزقاي شيوية تريشم هبوايا، ولن يملأ فاه إلا التراب. فرموي دمي إنسان كان وشاوي إنسان كان هيتش شتيتيري ناكا إلا خول نبيت، أو كاتي دومة الخول أدنى سرتا مقر أو كاتا تير بيت. وهكذا الدنيا براكانم، طبيعتي أم دنياي آوايا ببين براكم صغير يطلب الكبر، منالك أقريت تمناي چیەکات؟ ئەڵێ ئای گەورە بوومایە، منش ئاوا دەست و بازم بەقوت و بەهێز بوایە، خانوم هەبوایە، ژنم هەبوایە، ئاوا ئەو سەیارەیە من لێم بخوڕایە و پیاوە نەبوایە، ئاوایە. وەشەیخ وەدە لەو سەغوڕە. ئەگەر ئێستا لەو مامە حاجیە بپرسی 70 ساڵ تەمەنیەتی، لەو پیاوە بەڕێزە 50 ساڵ، ئەڵێ وەڵڵاهی حەزمە کرد منش وەک ئەو مناڵە ئاوا بەگانگۆڵێ بڕۆشمایەتە ڕێوە، ئاو سەیارە بچووکەی پێ یاری پێکە، ئەو کچە بووکەڵەی پێ یاری پێکە خۆزگە وەک ئەو بوومایە. ئەمە دنیایە براکانم. وخال يشتهي عمله، أوي كوا دس بطالة حزكا إيشي هبيا، وذو عمل به ضجرا، أوشي دسي لكارايا بيزار لكاركي خوي، أي روج يبوايا إيشم نبوايا إسراحة بكردايا. ورب المال في لعب، دولة من بباريا ريأكات، وفي تعب من افتقر، فقيرش باريا ري أكات. أما جيان براكانم.